فەرموو سەرەتا بەخێر بێن ئەمە وەکو قەتیلەکراوانی شەڕی ناوەخۆ لە ساری بە شەڕی ناوەخۆ حەز ناکەم بچمەوە ئەو کارە ساتە گەورەی بەڕاستی لەبەوەی شەش زۆر ناشینە خێزەوەنا ئەمە کەیەکێتی و پارتی پێکەوە پێکاتن کۆمەڵە فەرمانێن دەکرد ئەو کەسانی کە زەویان داگیر کرایە هەم لە هەولێر هەم لە سلێمانی لە هەموو کوردستان بە ناوچەکانی دەسەڵاتی خۆیان ئەمە دکتۆربارەم بە سەرۆشی حکومەت 21 فەرمانی دەکرد بەبێ جیاوازی هەم لە یەکێتی هەم لۆ پارتی ئەمەش فەرمانەکەمان بردا وەزیری شارەوانی ئەو کاتە لۆمە جێبەجێ نەکرد ئیدی کار تۆ بارەم نما کاگنێسیر هات کاگنێسیر بە هەنی با بڵێم ئەوش کۆمەڵە فەرمانی دەکرد ئیدی ئەمە خەریک بوون لەوێ بڕۆ شارەوانی بڕۆ وەزیری ئیدی ئیسفادەی نەبوو یان گۆ ئیشەکە سیاسیە قورسا دوای ئەمەش با بڵێم چاوەڕێ ئەو کابینەمان کرد ئەو کابینی نۆ با بڵێم بە سەرۆکایەتی کاک مەسعود و کاک قوباتی لۆزەی باڵە ئاشتی ئەو ئیشەکەیاندا ئەو کابینی ئێستا لەلایەن کاک مەسعود و کاک قوباتەوە ئومێد سەبع دیوانی سەرۆکایەتی حکومەت ڕاست پێدرا ئەو ئیشانە لەکن ئەو لەزەی باڵێ ئاشتی نەبینێ بێتەوە ئەنجومەنی وەزیران بەشی یاساییە حزبی لەکەن ئەنجومەنی وەزیرانە کاگومێ سەبە بەهۆی کڕۆنەوە با بڵێم کڕۆنا ئەو وەزعی بەسەداهات و وەزی بەغدایە بەسەداهات ئیشەکەیمە دواخرا بەڵام خۆ ئێستا ئەوانە لێرەنە ئەگەر مەبەستیان بی دەبا ئێستا کە بە ئەوشە یەک فەرمانە بڵێم 21 فەرمانە 12 فەرمانی برادرانی پارتیە 9 فەرمانی برادرانی یەکێتیە بەبێ جیاوازی کاتی خۆی دەکرا با ئەوانیش بەبێ جیاوازی بیکەن ئێستا ئەمە داوا لە کاک ئومێد سەبع دەکەین چۆن سەرۆشی حکومەت و جێگەڕایان سپاردە ئیشەکان بکەن با ئێستاکەش بانجی بەشی یاسایی کە دوو کەسیان لێرەدانایە کاکچەتە و حاجی ئەمین ئەوانیان دانایە با بانجیان بکەن یەک زەخکردنەوەی دەوی ئیشیمە کۆتایی پێدێ بەڵام ئەوڕۆ ئەمە دەمانەیە بەڕاستی کاک ئومێد سەبع بدینین ئەگەر کاک ئومێد سەبع ئەوڕۆ نەیبینم ئەمە سبەی ئەگە بەتەنێش بێم ئەدێ لە دادەنیشم خێمەچی هەردەم بەڕاستی ڕێ لێ دەگرم کابراایەکەم عنی داوای مافی خۆم دەکەم نە کۆمەڵەش چوم نە ئاژاوە لێرە دەنێمەوە داوای مافەچی خۆم دەکەم 21 فەرمانە ئەمە سێ کەساتینە بەبێ جیاوازی کابرا هەیە لە ماری ئاگای هەلێنیە لە سلێمانیە لە دهۆچیە لە هەوڵی ئاگەلیە بەڵام ئەمە بەبێ جیاوازی هاتینە ئێستا کە داوا لە کاک ئومێد سەبع دەکەین بەڕاستی ئەو بانجی بەشی یاسایی بکە ئەو ئیشە کۆتایی پێبینی بەسا بەڕاستی ئەوم لێ هاتی هەڵێن دەکەم مارە منداری خۆم برێم قەرەبوو شەڕی ناوە خۆمێ دەرێن با بە شەڕی ناوە خۆ چییە دەرم کوڕم لێکدان و کوتان کورد عەرەبە کورد دەرێن دەرم کورد بەکرد کوڕم بەڕاستی ئەوم لێ هاتی حەیبە باسی بکەم ئێستا ئەوان لێرە کۆنگرە ڕۆژنامەنووسی ساز دەم بەڕاستی پێم حەیبە کە شەرمە باش شەریجە ئاسەواری شەڕی ناوە خۆ دەکەم بەڕاستی لەخوا بەزاربی ئەوڕۆ کابینەکمانەیە وێچەتی تێدایە پارتی تێدایە گۆڕانی تێدایە ئەمە لەو کەسانەی لەلۆی ئەمەدیچەتی بوونە زەرم کردیا کابرا پارتی بۆ زەرری کردیا بەڵام دەبا ئەوانە بە خودی تۆ بارەمی با بەبێت جیاوازی ئەو شانە فەرمانەکان تازەکەنەوە یان زەخکردنەوەی لۆ بکەن یان تەلەفۆن لۆ وەزیری شارەوانی بکەن برێ وەزیری شارەوانی ئەو ئیشێ بڕوێنە ئەمە خەرشی ئەو هەولێرەمە ئیمە 25 دۆلمە هەیە 10 دۆلمە بەڵام تەنها ئیمن سە تاسەیە برادەکان کە هەموو 250 مترە بەڵام بە عقدی ئەمن ئاخری دایمیم هەیە ئاخری دایم بڕیاری کوچکەوە دەرێت ئاکەسە ئاخری دایمی هەبی سە تاسەی شمولی دەکات بەڵام ئەو برادەرانە کە لەگە منن ئەوانە هەیە عادی سەکەنیە ئەوە دەکا عوسمان عادی سەکەنی کاتی خۆی پێی داگیر کرایە ئەوە کارزان کوڕە شەهیدە بەڕاستی هەمومان خەڵکی ئەو وڵاتێنە هەمومان ماندینە هەمومان کەسوکاری ئەو حکومەتەینە زەویەکانتان ئێستا بەڵێ هەموو 250 متر تەنها ئیمن دەبێت لەبەر بە عقبی ئیمن با بڵێم عقدی دایمیم هەیە عقدی دایمی وەزارەتی کشتکار دەرێت سە تاسەیە بەڵام هەتا ئێستا ئەو بڕیارەکە بەڕاستی کاک ئومێد ئەگە بێت و ئەو جارە لۆمە ئەوڕۆ گیرە دەنگمان دەبین بەپی دەنگمانەوەنێ ئەم سوێ دە خێمەچی هەردەم هەتا دەیبینم با پانم کاتە لە من سیارەکەی بەڕاست پێدایە و پێیشەکانی مەکە بەڕاستی کاک ئومێد سەبع لەلایەن کاک مەسعود و کاک بەڕاست پێدایە بەڕاستی عەری ئەو مانگە ڕەمەزانیشە ئەگە بابە دینەکەی ناکەن ئیسانەت دەکەی بکەن بەڕاستی یعنی ئەمەش مافمان خورایە و مەحەق خۆمانەوەی ئەگەر هەر کەسێک مستحق نەبی بالستەکە دەریبینن ئەگەر نمونە فریاد مستحق نەبوو با دەرەبینە سۆماڵ گولەوی ناکەم بەڵام ئیشەکەمە یاساییە هەم عەقد دایمیمان هەیە هەمومان باوەڕ بەعانی عەقدمان هەیە هەم کاتی هەم دایمی هەم ئیشەکەشمان یاساییە لە بینی ئەو دوو عزلێ بەڕاستی ئەمە تووشی ئەو زەرەرە گەورەی بووینە ئێستا عەردی من ئەگە ئەو زولفە نەبی 25 دۆلمە لە بەستاوی گچکەیە با 1.5 ملیۆن دۆلاریە ئەمە ڕازیمەکە سە تاسێم دەنەوە لە هەشتێ نەبوو ڕازیم بەس داوام داویان دیتەوە بەس بگەمە مافەچی خۆم مندارم گچکە بۆ ئێستا مندارم سەلامە کوڕژنە بۆ هیدایە دەرێ با بەعدیکە عەرضەکەت
كورونا هذا كمالك الحكومة هتا يسا حكومة بابليم بهوي كورونا وبهوي وفتي بغداد وهتا يسا بابليم إيش كان نكو زاني سي إيش كان بلام إيش ولينا حكومة دانشتي نفرم أورو نسبنا بيزبنا شاتين أو شيء أمنا هم بدش حكومتنا فراسي يعني فيهم حيبة كذا كم ليان فيهم حيبة زارش كبيم إيرا بحث شرين أو خوبك براسي يعني دوال ده كا مسؤول كعقوبات تكم كاقوم يسبب ببي كاقوم يسبعين نوا كاقوم يشان راس كذا يا سايا يجلس فاستم زور بخير